سڵاوتان لێبێت من ئەمڕۆ لە شار باژێڕم لە یەکێک لە ڕەچەکانی دوو جوتیاری ئازیزم. ئەمڕۆ هاتم سەرقاڵی کارکردن بوون، ڕاستە لەوانەیە وەختی ترێ لێکردنەوە کەم بوو بێتەوە یاخود نەمابێ کاتەکەی ڕۆشت بێ، بەڵام ئەمان ترێک ماوەتەوە کەیکەن بەمێوش ئەو ترێ لێرا وشکەکەنەوە و ئەتوانن سوودی لێبینێن بۆ چەندین بابەتی تر و بۆ چەندین پێداویستی تری بەروبوومی ناوخۆی. ئەوەی کە گرنگە ئەمڕۆ باسی سێکتەری کوشت و کاڵکەین، باسی وەبەرێنان بکەین، باسی ئەوە بکەین کە ئێمە زەویەکی بە پیتمانەیە ئەم جوتیارە ئازیزانەمان هەیە و دەستێکی باشیان هەیە لە کوشت و کاڵکردنە. ئایا گرنگی پێدراوە؟ ئەگەر گرنگی پێ بدرێ ئێمە ئەتوانین پشتی پێ بەستین، ئەتوانین ببێتە بەشێکی گرنگ لە بەرەمهێنان، ئەتوانین بێتە بەشێکی گرنگ لە دروستکردنی دەستی کار، ئەتوانین ئەو کچ و کوڕەگەنجانەی کە لە نێو زانکۆ پەیمانگاکانە لە بەشی کوشت و کاڵ کارنامەی دەرچووەرەگرن ئەوان بتوانن لە سێکتەری کوشت و کاڵە خۆیان ببینەوە. ئەگەر نەبووە هەتا ئێستا ئایا چی بۆ بکرێ، چۆن هەوڵی بۆ بدرێ؟ ئێمە ئەمڕۆ لەگەڵ کەسێکی زۆر ئازیز و خۆشەویست کە خۆی هەم بەشی کوشت و کاڵی تەواو کردووە، هەم نووسەرە، هەم خۆی ڕاگەیاند کارێکە کە لە نێو بوارەکە خۆی بینیوەتەوە، ئەزمونێکی باشی هەیە لەم بوارەیە، بۆیە لەگەڵ ناهاتووە ئمە سپاسیەکەین کە لەم ڕێزەیە بۆی گفتوگویە لەسەر کوشت و کاڵ و بەرەمێنان بکەین. ئەوی زۆر بەڕێز کاک بوران عەبدوڕەحمانە کە بەڕێزیان ئێستا لەگەڵ منە. سڵاو لێوێ کاک بوران. سڵاو لە جەنابیشت کاک. سپاس بۆی کامڕۆ لەگەڵ ناوی لێرە. سپاس بۆ جەنابتان. کەرتی کوشت و کاڵ کەرتێکی زۆر گرنگە. ئێمە بە پێی پێویستوانیمانە گرنگی پێبین و بتوانین کوشت و کاڵ بەرهەمێکی باشمان باتێت. بەڵێ سپاس بۆ جەنابتان. بێگومان ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ هەموو جوتیارە زەحمەکێشەکانی ئەم کوردستانە. ئەمان چیان کردووە بە ئەزمون و شارەزایی خۆیان کردویانە. ڕاستە. بێگومان تا ئەم ساتەی ئێستا وەکو پێویست گرنگی زۆر نەدراوە بە سێکتەری کوشت و کاڵ. ئەو ئیژەگەڕێتەوە بۆ سیاسەتی ناڕاستی حکوومەت بەڕاستی. تۆ دیقەت بدە ئەم خاکی ئێمە هەمووی زێڕە. ئەتواندرێت حەچی شت ئەتەوێ بەرهەمیتیابێنی لەبەرەوەی وەرز لەم وڵاتی ئێمەیە 4 وەرز هەیە کەواتە بە پێی وەرزەکان تۆ ئەتوانی بەرهەمی کشت و کاڵ زیاد بکەیت. بە جۆرێکی تر کەواتە لە کوردستانە بەرهەمی کشت و کاڵ هەموو کاتێک ئەتوانێ هەبێ، هەموو کاتێک ئەتوانێت پشتی پێ بەسرێ و هەموو کاتێکیش ئەتوانرێ خۆشیێنی هەبێ لە وڵات. باشە دایم کاتێکە باسی بەرهەمی کشت و کاڵەکەی ڕاستەوخۆ پشت بەخۆ بەسن دروستە بێ. ئەمە لە خێزانەوە دەست پێەکە، لە خێزانەوە بۆ ناوچە لە ناوچەوە بۆ شار لە شاریشەوە بۆ کۆمەڵگە. بەڵام بە حکمی ئەوەی کە سیاسەتی باشی بەڕێوەبردننی حکومڕانی لێرە نەیتوانیوە ئەو کاریگەریە باشە دروستکە سوود لەو بەرهەمە وەرگێ نە لە زەوی نە لە شتەکانی سەرزەوی نە لە بەرهەمە کشت و کاڵەکەم. ئەمە خەلەلێکی زۆری دروست کردو. تۆ تەسەور کە جوتیارێک کە خەریکی ئەم ڕەز و باخا بێ ئەزانی بەچی مەعاناتێک بەچی ئازارێک ئەیکات لە کاتێکات تۆ زانستێکی پێڵەن زانستی کشت و کاڵی زانستی زەویناسی ئەتواندرێت لەوە سوودی لێ وەرگری داخڵی ئەزمونونەکەی بکەی یەک دنیا کاریگەری باش دروستەکە. ئەگەر بەرهەم لە سا دەبێ کشت و کاڵ لە وڵاتەیە زانستێک هەڵیکە هاوکاری جوتیارەکان و زەحمەت کێشەکان بکە بەرهەم ئەچێتە ساسەر و هەشتاشەوە. ینی بە شێوازێکە بێ هەم خۆیان پێداویستی ژیانی خۆیان دابینەکەن لە ڕووی مادیەوە، هەم پێداویستی گوند و قەزا و ناحێ و شارەکانش دابینەکەن و ئەشتوانن تەزیریکەن بۆ دەروی وڵات نەخێر وەک پێویست سوودی لێوەرنجیرەوە. باشە وەکو دەستی کار من باسیەوەم کرد کە لە ڕێی کوشت و کاڵەوە ئەتوانین چەندین کارگەمان هەبێ، ئەتوانین چەندین شوێنمان هەبێ کە کوڕکچە گەنجەکانمان تایە کاریکەن. ئەگەر تا ئێستا هەوڵ نەدرابێ هەوڵی بۆ بدرێت ئەتوانین لەو ڕێکێش و هەم لە ڕووی ئابوووریەوە کۆمەڵە کەس سوودمەند بێت هەم بتوانین پەرش بە کەرتی کوشت و کاڵ. پرسیارێکی زۆر جوانە. تۆ دایم کاروباری کشت و کاڵی لە گوندنشینەکانە کاروباری خێزانە چەند کەسێکە وا زۆر بۆ ناوێمان نا هەرەوەزی کە گوندەکانی کە لە ناوخۆیانە هەرەوەزیە بۆ کارکردن خەڵکی گوندەکەی. بەڵام تۆ وەرە ئەم ڕەزە
تۆ ئەمە با خێزانێک بەرهەمی هێنابێ با بڵێن گوند هاوکاری کردبێ و خەڵکانی گوند ئەم ڕزایان دروست کردووە باشە بەڵام تۆ رازانی ئێستا لە کاتێک هێتە بەرهەم چی دروستە بێ دیقەت بدە لە هەڵپاچینەوە دەستی کاری تەیەکەوێ هەڵپاچینی ڕزەکە چێڵانەوەی ڕزەکە دەستی کاری تەیەکەوێن جا تۆ ئەم ژمارانە حساب کە بزانە چەند زیاد دەکە بەس لەم باخەیە باشە دوایی ڕنینی بەرهەمەکەی ڕنینی بەرهەمەکەی بە تەنها ناکرێت بە خێزانێ ناکرێت دەستی کاری هەروەزی بۆ هێنەیکە ئەوە ژمارەیەکی تر وەرە تۆ ئەمە جا گواستنەوەی کری گواستنەوە باش ئەلێریا ئەوەستین جاوەرە ئەم ڕەزە معمەلێکی بۆ دروستکە دیارە باوەڕ بکە ماڵمان هەیە لە گوندەکانە یەک ڕەزی ئەتوانێت معمەلێ بەڕێوە بەرێ بێگومان بەعین پێداویستی معمەلێ دابینەکە نەخێر با بڵین ناوچەیەک بکەین بە سنتەر و معمەلێکی تیا دروستکەین بەس بۆ ترێ دیقەت بزانە چی تیا دروستەکرێ ئەمە ئێستا وشک کراوەتەوە ئەمە بەشتێکی لە خراپەکانە ئەی هێڵنەوە وشکێکەنەوە ئەیکەن بە مێوش باشە ئەمە بۆ مێوش بەکارهێنرێت تۆ دیقەت بدە چەند کەسێک ئیشی تیاکە بۆ مێوش پاشان ئەم مێوژە ئەچێتە بازاڕەوە بۆ دوکاندارێک ئەیکا دوکاندارەکە چەند کەسێکی تری لەبەر دەستایە ئەیکا بە دۆشاو باشە نەخێر ئەمە واز لەمە بێنە کە ئەکرێ بە ئەفومەکرێ بە شەربەت شەربەتەکە چەند کەسێکە سوودی لێ بینێ باشە تۆ دیقەت بدە بزانە ئەمە هەم لە یەک ڕزا بەس بەروبوومی ترێ بەسترێ ئەمە بێت جانبی بچووکم باس کردووە معمەلێدانێ معمەلەکە شەربەتی تیا دروستەکە ترشیاتی تیا دروستەکە سرکەی تیا دروستەکە ئەم خڵتەیی بۆ عەلەف و حیوانات و پەلەوەر بەکارهێنرێ باشە هەمیسانەوە ئەمە ئێستا تەکنیکی تازەتر هەیە ئەمەش ڕێگە خەنەوە جارێک ترەکرێتەوە بە پێین باشە بەرهەم زیاد دەکاتەوە جا تۆر باسی معمەلێ بکە چەند کەسی تیاییشەکە هەر لە گواستنەوەکەی هەم لە کرێکارتیایە ئەمجا ئەم شەربەتەیە ئەم ترشاتەیە ئەینێری بۆ دوکانەکان و بۆ بازاڕەکان چەند کەسێکی سوودی تیابینی و دەستی کارت زیاد دەکە یعنی تۆ لە یەک ڕەزە لە ڕزێکە یا لە ناوچەیەکە کە ڕزی هەیە ڕزی تری هەیە بەلایانی کەمەوە 4-5 هزار کەسە خیتە ناو کارەوە ئەمە دەستی کار زیاد دەکە کە دەستی کار زیادی کرد خۆنێ بەسکرێکارە بێ بەرهەمێ بێ بۆ ماڵ و منداڵی ئارامە بێتەوە کە ماڵ و منداڵی سەر داهاتێکی هەبوو ئارام بووە ئەویش ئەفکاری تری هەیە داهێنانی تر دروستەکە بیرکردنەوەی ترێ بێ مێشکی فراوانە بێ باشترە خوێنێ باشتر ژیان بەڕێەکە مرتاحترە وڵات ئارامترە یەک دنیا شتی تیا بەرهەمەهێنرێت باشە هەر لە سەروەتێکی مادیەوە کە دەست پێکە تیا بەرهەمەهێنرێ تاکو ئاسایشی نەتەواتیە پارێزێت تۆسا خەڵک کە بێتاقەتە هیداکە شەکەتە کە خەڵکی بینی حەزەکەم بزانی بەشێکی ئەوەیە کە سوود لە بەرهەمی کشتتوکاڵی نەبینراوە ئەزانی چی جانبێکی گەورەمان بۆ گرێ ئەجا کاتێک کە سەروەت داهاتی تاک ئەبێت دروستە بێ لەم ڕزەوە ئەبێ بە داهاتی خێزان داهاتی خێزانە بێ بە داهاتی کۆمەلگا کۆمەلگاشت تاو باشە ئەجا لەگەڵەوەشە ئەجا بە حکومەت توانێت سوودی لێ وەرگرێ ڕەوانەی دەروی وڵاتیکە بیکا بە براندێکی کوردستانی و ئەمە بوو بە ناو و ناوبانگی ناوچەیەکی وەک ئێرە وەک شارباژێر لە ئەوروپا فرۆشێ ئەمە بەت و ترێ و سرکەی شارباژێڕە ئەمەش ناو ناوبانگێکی ترە جارێکتر کاریگەری دووسە باش کاک بوران مادەم بە موردەکاریە بە ڕێزت خۆت ئاماژەی پیا و کە چەندین کەس لە ڕێزێکی ئاوایە سوودمان دەبێ ئێستا لەبەر پرسێکی گەورەین ئەگەر لە ئەم کابینە نوێی حکومەتە کار بکرێت هەوڵ بدرێت بۆ کەرتی کوشتتوکاڵ ئەتوانین جارێکی تر هەم جوتیاران بە زەویەکانیان ئاشتاکەینەوە هەم بتوانین گەنجەکانمان دەستی کاریان بۆ زیاکەین هەم بەروبوومی ناوخۆی زیاکەین هەم بتوانین خۆمان پشت بە خۆمان بەسین ئەتوانین ئەم هەوڵە بدرێت بێگومان ئەگەر تۆ ئاواک تۆز بگەڕێرەوە بۆ دواوە سەری هەوڵ و کۆشەکانی کاقوباتکە دووسێشتی زۆر گرنگی کردووە یەکەم یارمەتی هەموو ئەو کەسانەی داوە هاوکاری هەموو ئەو کەسانەی کردووە کە بە جۆرە لە جۆرەکان دەزڕنگینن لە بواری بەرهەمێنانی کشتتوکاڵ و دروستکردنی سرکە و شەربەت و هەموو ئەو شتانی کە تۆی بینی جمعانە و هەفتانە لە کوردستانە لە بەتایبەتی لە سلێمانی و دەوروبەری هەفتە بازاڕیان بۆ کاتەوە ئەمە هاوکاری پشتیوانێکە ئەمە جۆرێکە لەوەی کە ئەکرێ ئەمە هاندانە باشە دوای ئەم هاندانە تۆ دیقەت بدە بە شێوازێکی تر کشتتوکاڵ و گەشت و گوزاری تێکەڵ کردو یعنی تەنانەت بیری کردوێتەوە لە سوودی باخەکانیش بوا بکەین لە باخەکانیشیا بیکەین بە پرۆژەی بچووک باشە کاتێک کاکرێ بە پرۆژەی بچووک هەمیسانەوە بەرهەم زیاد دەکات هاندان زیاد دەبێ ئەو خەڵک بەشداری تیاکە ئەجایکێ لە ئەفکارەکانی تریش کە من کاتی خۆی بەرزم کردوت و ئامادەشم بۆ ئەم کابینێ جارێکتر بەرزیکەمەوە کە لە مێشک ماویشەکە لە خولیاکانم ئەزانی یەک دنیا سەروەتی سروشتی لەم وڵاتەیە هەیە
یەک دنیا خێزانیشمان هەیە بێکار و بێ ئیشە دیقەت بدە کۆمەڵگای گوندنشینەکان کۆمەڵگایکی کۆکراون حازرن ئامادەن پێویست ناکا خۆیان کەیتەوە بڕۆ خۆیان کۆکراون وەرە ئەم پوشانی کە لەم دەشتەیە هەیە بیهێنە دەورەیان بۆ بکەرەوە فێریان کە ئەنواع شتی تیا دروستەکری باشە ئەمە کەواتە لە خێزانە کرا بە پرۆژەیەکی بچووک بۆ نمونە منتیقی هەورامانمان هەیە خەریکی کلاشچنین و پەستەک و کۆمەڵێشتی ترن باشە شاڵن تۆرە هەندێک ڕاهێنانی تریان پێ بکە لەوێ ئەمە هەب بەرهەمی ناوخۆیی نەمانە بۆ سەری ڕاهێنانیان پێ بکە لە خێزانەکانە بۆ نمونە 100 خێزان لێ وەرگرە با خەریکی ئەمە بن بەڵام وەرە مارکێتێکیان بۆ بکەرەوە لە سنوورەکەی خۆیە باشە ئەوەی کە خەڵک ئەمانەی ویست لە کوردستانە لە هەر شوێنێکەوە ئەجنەبێک گێتە کوردستانەوە حەزی لە کلاشە حەزی لە پەستەکە حەزی لە شاڵە بۆ نمونە یەکسەر ئاماژاکەن ئەڵێ منتیقی هەورامان شوێنێکمان هەیە خەڵک ڕوو بکاتە ئەوێ ئەم منتیقەیە معمەلێکی تریتیا بێ باشە معمەلێکی تابێت سوود لە بەرهەمەکانی تری وەرگری باشە تۆ حەزی لە شەربەتی فرێش حەزی لە ترشاتی دەستکردی خۆماڵی کووردە حەزی لە هەچی شتێکە ئەڵێن ناوچەی سوورداش و ناوچەی شارباژێرمان هەیە فەرموو ڕێک ڕاستەخۆچێ بووی تر خەڵک لێ مارکێتێکمان هەیە مارکێتەکە عەرزی خۆیەکە ئەوەی ئەفرۆشە لێ فرۆشێ نەخێر ئیتر بە بازارکردنی بۆکەین بەڵێ ئەم پشتیوانیە کە حکوومەت ئەگەر بێت و بیکە کە ئەم کابینەی کە دروستە بێ بیکە باشە بەڵێ یەک دنیا بەرهەمە زیادەکە ئەنج تەکنۆلۆژیا بێنێتە ناوە تەکنۆلۆژیای کشت و کاڵی بێنێتە ناوە باشە بە هەموو ئەو شتانە کە هێنایە ناوە هاندانە خەڵکی ژارە زووەکە ئێستا ئەمە بۆ ئاوشکی کردوێتەوە ئەگەر پێداویستی بازار بە تەڕی و بە فرێشی هەبوایە ناگەیشتە ئەمە نەخێر ناوچەیەکی ترمان تایبەتە کرد بە یاسا ڕێکمانە خەزەمان و بۆ نمونە دۆڵی جافایەتی و منتیقی سوورداش ترێکانیان تەنها و تەنها ئەکرێ بە مێوش منتیقی دروستکردنی مێوژە ئەم منتیقەیە منتیقەکانی تر ئەمە دروستکردنی معمەلوی بۆ شەربەت و ترشات و بۆ ئەم شتانێ کەواتە ئێمە ناوچە جیایەکەوە لە بیرکردنەوەمانە هەیە و خەڵکی تریشەیە ئیشەڵا لەم کابینەیە هەم بە یاسا ڕێکێخین و بە تایبەتی زانی ڕەگەزی مێینە لە لادێکانە چ کاریگەرچی هێزەکەن گرنگی یەخینە سەر ڕەگەزی مێینەی تر ئیشەڵام کابینەیە واکە و خەڵکی ژەفکار و فکری باشی پێە هیوادارین کاقوبادیش وەکین لە پشتیم خەڵکەوە وەستاوە ئیشەڵا هێزی ناوخۆی و پشتیوانی ناوخۆی زیاد دەکەین بەرهەمی ناوخۆی زیاد دەکەین ئەبێ بە هێزێکی سەروەیەکی نیشتیمانی و نەتەوایەتی تۆ لە ناوە دامەزرایی لە ناوە خاوەن ئابووری بەهێز بووی بۆ دەریشەوە کاریگەری تێ لەسەر هەموو ئاستەکەن ئێمە هیوادارین سەرکەوتوو بن هیوادارین ئەم کەرتەکردێکی زۆر گرنگە بتوانە گرنگی زیاتری پێبن تاوەکو بتوانین ئێمەش جوتیارەکان هەم ئەو دەستی کارانەی کە زیاد دەکرێت هەم ئەوی کە خۆت بە وردی هەر ناوچەیەک و بە شتێکەوە بتوانێت دەستی کاری خۆی زیاد بکات و هەم بۆ ناوخۆ و هەم بۆ دەریشەوە ئێمە سپاس دەکەین کەمڕۆ لەگەڵمانە بووین هیوای سەرکەوتنی بۆ خوازین و هیوادارین کەوەی لە پلانتانەیە جێبەجێ بکەن ئیشەڵا پشت بەخوا دەستان پشت بەخوا پشتیوان کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەم جوتیارە زەحمەت کێشانی کە زۆر دەمەکێ زەحمەتە کێشن ئیشەڵا کارێکەکەین کە لە داهاتووە لەم کابینە ئیسراحەتکەن خۆش بژێو بن مرتاح بن شاریان بۆ بێنێن لادێ هیوادارین دەستان خۆش بێ هیوادارین کەرتی کوشتتوکاڵ هەمیشە لە پێشکەوت نابێت و بتوانین ئێمە هەمومان سوودی لێ ببینین و جوتیارانیش بتوانن هەم لە ڕووی بەرهەمهێنانەوە بەرهەمێکی باشتریانە بێ بۆ ساڵانی داهات و هەم دەستی کاری زیاب بکە کاتێکی خۆشتانە بێ